21 ڕۆژە دانیشتوانی قەزای کفری لە مانگرتنی 24 کاتژمێری بەردەوامن و دەڵێن تا جێبەجێکردنی داواکاریە سەرەکیەکانیان کە خۆیان لە ڕەخساندنی هەلی کار و جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری بۆ شارەکە دەبینێتەوە کۆڵ نادەن و سوورتر دەبن. داوکە سەرێکی ترینیان ئەوەیە کە بوونی پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئەم قەزایە دابین بکرێەوە بوونی هەلی کار بۆ گەنجەکان و پرۆژەی وەبەرهێنان و گرنگیدان بە کەشتی گەشت و گوزاری لە بەرەوەمە بەنداومانەیە و ئاوەدانکردنەوەی شوێنەوەرەکان کە کەیسێکی ئیتیحادی و حکوومەتی عێراقی ئامادەیە کە ئاوەدانکردنەوە بکە زیاتر مەتاڵیبەکانەوەیە وەکردنەوەی چەند بەشێکی کۆلێژەکان و بوونی پەیمانگاکان لێرە لەم شارە بۆی کە ڕۆڵەکانمان ڕێگە دوور نەگرن و خەڵکیی دەرەوەش بێتە ئەم شارە بۆی حرەکەیەکی تجاری و بازرگانی دروست بێت. ئێمە داواکاریمەوەدا وەک شاری کفری بێتە ئیدارێکی سەربەخۆی شاری کفری گەرەکمانە سەرقڵا بکەینە قەزا ئۆمەلور بکەینە نەحێ لە بۆنەی ئەوە بۆ گەنجەکان بۆ ڕێزمە بۆ کەلار و سمود بۆ گەنجەکانی ئەوان لە 175 لە حەزیرە ئیشەکەن گەنجەکانی ئێمە لە 120 ئیشەکە گەنجەکانی ئێمە بێکارن گەنجمانە ڕۆ بۆ سەمای ئیشەکەی قەچیشکی لە ماڵەوە داوارمە داواکاریمانەوەدا لە حکومەت هەرێمی کوردستان کفری بکات ئیدارەی سەربەخۆی تر ئیدارەی غەربیان قەدرمان لێ نەکا. سەرجەمچین و توێژەکانی کفری یەک دەست و یەک هەڵوێست ڕۆژانە جەخل لە داواکاری ڕەواکانیان دەکەنەوە و دەڵێن هاتنی وەزیرەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم هەنگاوێکی باشە بەڵام بەمانەی هاتنەدی خواستەکانیان نایەت. کفری ئەتوانین بڵێن دوولایەنیشە لەبەرەوەی ئێمە بەشێکماندا بڕاوە لە کفری چەندین ناوچەمانەیە لە ناوچە بەستراوە بە عێراقەوە بەشێکمان ئەتوانین بەشێک لە خزمەتەکانمان لە حکوومەتی عێراقەوە بێ نەک تەنها بڵێن حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێمیش بەڕاستی ئیدارەی گەرمیان بە تایبەتی هیچ وەڵامێکیان نییە زۆر گلەیمان لیان هەیە ئێمە ئەوە بۆ ماوەی 20 ڕۆژە تەنانەت ئەڵێ مێشێ میوانیان نییە. داواکاریەکانمان هێندە قورسین حکومەت نەتوانێت بەداخەوە هەم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەم ئیدارەی گەرمیان و ئیدارەی خۆجێی شاری شوەک پێویست نەیانتوانیوە بەتەنگ داواکاریەکانمان. کفریەکان نایانەوێت هاوشێوەی دانیشتوانی دەربەندیخان بە بەڵێنەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم باوەڕ بهێن و تا جێبەجێکردنی خواستەکانیان ئامادەنین مەیدانەکە چۆڵ بکەن. بە تایبەت دوای ئەوەی بەهۆی جێبەجێ نەکردی خواستەکانیان چالاکوانانی دەربەندیخان هەڕەشەی دەستپێکردنەوەی مانگرتنەکان دەکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای کفری.